عێراق 3 ساڵ لەسەر یەک ڕوبەڕووی وشکە ساڵی بەهێز و گرمایەکی سوتێنەر بۆتەوە. پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو لە هاوینی ساڵی 2022دا لە 50 پلەی سەدی تێپەڕاندووە. گامێشی ڕەش بە ناوی ئاوی زەلکاوی ناوچەی مزۆپۆتامیای عێراقدا دەلەوەڕێن. دوای ساڵانێک لە وشکە ساڵی بارانبارینی زستانە هەندێک خەمی مەردارەکان و ئاژەڵدارەکانی ڕەواندوتەوە کە بە خاکێکی بەپیت و تەڕ بەنێو بانگ بووە. یونسکۆ زەلکاوەکان وەک میراثێکی جیهانی شارستانی ڕیزبەند کردووە. هاوینی ڕابردوو بەهۆی وشکە ساڵی لە وڵاتەدا کە گرفتاری وشکە ساڵی و بەهۆی کەمبوونەوەی لە شاوی ئاو لە ڕووبارەکانی دجلە و فراتەوە و کە بەهۆی ئەو بەنداوانەی کە لەسەری ڕووبارەکانی تورکیا و ئێرانەوە دروستکراون وشک بوونەتەوە و خۆڵباران زیادی کردووە. هەسە فەضڵ الله الماء ئەوە بەشێکە لە ڕەحمەتی خوا. ئەم خاکە لە هاویندا ئاوی نییە. ئێستاش بەهۆی بارانبارینەوە دەیبینیت ئاستی ئاوەکە 1 مەتر بەرز بۆتەوە. جیاوازە لەوەی وەک لە هاویندا چۆن بووە. بارانبارین یا مۆرزی زستانە ئەو ناوەی ئاوادان کردوێتەوە و یارمەتی ناوچەی زەلکاوەکانی داوە کە بارانی حۆیزە زیاتر بێت کە سنوورەکەی بە سنووری ئێرانەوەی و جەبابیش دەکەوێتە پارێزگای زیقار هەر لە نزیک ئەو ناوچەیەوە. هاوینی ساڵی ڕابردوو فۆتۆگرافەرانی ئاژانسی فرانس پرێس گەشتیان کرد بۆ زەلکاوەکانی حۆیزە و جەبابیش بۆ بەڵگەنامەکردنی نەمانی بەشێکی گەورەی زەلکاوەکان. چاودێری ڕوبەرێکی بەرفراوانی خاکی وشکەڵانیان کرد کە زەل و قامیشەکان زەر هەڵگەڕاون و وشک بوونەتەوە. يعني بالجفاف كنا متأذين يعني ئێمە ئەوەندە کاریگەری نەرێنیمان لەسەر بوو بەهۆی وشکە ساڵیەوە تا ڕادەیە کە باس ناکرێت. گامێشەکان لە مردندا بوون بەشێک لە خەڵکەکەش کۆچیان کرد بەڵام ئێمە هێشتا خاوەنی ئاژەڵین هەر بۆیە لێرەماینەوە. ئەگەر بارانەکە بەردەوام بێت دۆخەکە باش دەبێت. باران ئاو زیاد دەکات و بەرەو دۆخێکی باشتر دەڕۆین بەڵام ئەگەر ئاوەکە وشک بێت دۆخەکە خراپتر دەبێت. لە مانگی دەی ساڵی ڕابردوودا بەرپرسێکی پارێزگای گوندنشینی هەژاری زیقار بە ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیاندە بوو لە 6 مانگی ڕابردوودا 1200 خێزان زەلکاوەکان و ناوچە کشتتوکاڵەکانی دیکەی باشووری عێراقیان بەجێهێشتووە و زیاتر لە 2000 گامێش گیانیان دەستداوە. سەرۆکایەتی ناوەندی حکومی کە بەرپرسی پاراستنی زەلکاوەکانە وتی ئاوی باران کە لە کەناڵی ڕووبارەکاندا کۆ دەبێتەوە ئاڕاستی زەلکاوەکان کراوەتەوە. لە مانگی 7 ساڵی ڕابردوودا ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی سەربەنێتەوە یەکگرتوەکان بەداخەوە بوو بۆ نزمبوونەوەی بێوێنەی ئاستی ئاو لە ناوچەی زەلکاوەکاندا تیشکی خستە سەر کاریگەریە کارەساتبارەکانی بۆ زیاتر لە 6000 خێزان کە گامێشەکان و بژێوی ژیانیان لەدەست دەچێت. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.